هێوی دەچینە تەوەری سێمی پرۆگرامی ئەمڕۆمان دیارە دەستەی کوردستانی بۆ استراتیژی دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی توێژینەوەیەکیان ئامادە کردووە. ئەم توێژینەوەیە باز لە هۆکارەکانی چۆڵبوونی گوندەکان دەکات و ئەو هاوڵاتیانی کە لە گوند دەژین لە ئێستادا هاتوونەتە ناو سنتەری شارەکان. ئەمەش هاوسەنگی دروست کردووە لە نێوان دانیشتوانی گوندەکان و دانیشتوانی شاردا و لە پرۆژەکەدا بە وردی بازەوە دەکرێت ڕێگە چارەسەرەکان چین تایبەت بەوەی کە گوندەکان جارێکتر ئاوادان بکرێتەوە و هاوڵاتیان ڕووبکەنەوە گوندەکان. بۆ باسکردن لەسەرم بابەتە زۆر بەڕێز پرۆفیسۆر پۆڵا خانەخا سەرۆکی دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و هاوکات خاتۆ شاگوڵ ئەبوبەکر مامۆستای زانکۆ کە ئەم توێژینەوەیە بە هاوکاری ئامادەکراوە. زۆر بەخێراتن دکتۆر بەخێراتن مامۆستا ئاماشەوە بەخێراتن سپاس بۆ ئامادەبوونتان. دەمانوێت بە وردی لەسەر پرۆژەکە قسە بکەین. پرۆژەکەی ئێوە باز لە چی دەکات؟ بەرمەتی دکتۆرە تاوان سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە. پرۆژەکە ئێمە بە ناوی بەهرەوە زیاوایە. پرۆژەکە هەر لە ناوەکەیەوە خۆی وشەیەکی کوردیە کە هەر لە کوردستانە بەکارهێنراوە لە کاتی کشتتوکاڵکردنە کاتێک جوتیاران ویستویانە بەرهەمەکانیان کۆکەنەوە لە کاتی دروێنە و لە کاتی وەرزی هەڵگرتنەوەی بەرهەمەکانە ئەم وشەیان بەکارهێنا و کارێکیان کردووە کە بەهرەوەزی هەمان پێکەوە ئاڵگۆڕی تەبعاً ئەمە تەنها هاوکاریکردنی یەکتر نەبوو لە ڕووی بەدەنیەوە بەڵکو ئاڵگۆڕکردنی زانیاری و شارەزایی یەکتر بووە بۆ ڕاپەڕاندنی ئەو کارە بە باشترین شێوە. دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی توێژینەوەی زانستی وەکو دەست پێشخەریەک ئەم پرۆژەی بە ناوی بەهرەوەزیەوە پێشکەش کردووە و تەقدیم کردووە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە لەسەر هەمان بنەمایە کە ئەڵێن بەهرەوەزی واتە کۆمەڵێک و گروپێک کۆئبینەوانی و بە هاوکاری پرۆژەیەکی یاخود توێژینەوەیەکی باش ئەکەین لەسەر گوندەکان. هەدەفی ئێمە لە دروستکردنی بڵین ئەم پرۆژەیە پێشکەشکردنی ئەم پرۆژەیە ئەوەیە کە تواناکانی ئەو کەسانی کە پسپۆرن لە دەستی کوردستانی لە بوارە جیاجیەکانە کە پسپۆری جیاواز هەیە لە دەستی کوردستانیە بە هاوکاری لەگەڵ گوندنشینەکانە بەبێ جیاوازی ڕەگەز تەبعاً لە ژنان و پیاوان و گەنجان لەگەڵ ئەندامانی ڕێکخراوە ناحکومیەکان کە شارەزاییان لە بوارە جیاجیەکانە هەیە لەگەڵ خوێندکارانی خۆبەخش کە لامان کاتە خوێندکاری زانکۆن یاخود تەواویان کردو و کاریان نییە کە بەهرەوەزی ئەم پرۆژەی شەڵا بچێتە بواری جێبەجێکردنەوە لەسەر بوارە جیاجیەکان ئیشەکرێ. بۆ نمونە لە سەرەتای سێ گوند بە نمونە وەرەگین نازان پێویستەکە بچمەتە فاسیلیان دوایی دواتر وەردەکارێکی باس بکەین بەڵام دەمێ بزانم چی وای لێوە کردو پرۆژێکی لەم شوێ مامۆستا چی وای لە تۆ کردووە کە یاخود وای لەم گروپە کردو کە کارێکی لەم شوێ بکەن سەرنجتان لەسەر بابەتێکی لەم شوێ بکە بابەتێکی جدیە و ئاگاداریشین کە گوندەکانمان خەریکە بەرەو چۆڵبوون دەڕۆن گوندەکان یاڕێمی کوردستانیش زۆر جوانن کە بەڕاستی شانیشیان کردنەکەیاندا. زۆر سپاس. لە ڕاستیدا ئەم پرۆژەیە چوار لایەنی هەیە. لایەنێکی ئەوەیە کە چۆن بتوانین خەڵکی گوندەکان و خەڵکی خۆشمان وشار بکەین کە گوندی خۆیان پارێزن و ئاگیان لە گوندی خۆیان بێت لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی ژینگەوە لە ڕووی ئاسوارەوە. یەک دوو چۆن بتوانین گوندەکان وا لێ بکەین بە شوێنی باخ نەبێت شوێنی ئەوە نەبێت کە گەشتیا بچێت و هەمووی شوێنی پیسکات شوێنی ژیان بێت. چۆن بتوانین هەلی کار لە گوندەکان بدۆزینەوە. ئەو بەرنامەیە کە دەوت بەرامبەر خۆراک سەقەترین بەرنامە بوو بۆ کوردستان بۆ عێراقیش کەەوە خۆراکێکی زۆر باشمان بۆ نایەت و خەڵکی تەمەڵ کرد دیاتەکان نەمان خەڵک گەنجان بوو نەحیمایە چونەوە شارەوە کە بەرنامێکی زۆر هەڵە بوو. لایەکیکەوە ئێمانەوەی لامان و گەنجان ڕابهێنین چۆن بتوانن لە کاتی پشووە یاخود لە کاتێکە کە کاتیان هەبێت خۆیان خەریکەن بە شتێکی نیشتیمانی زۆر پیرۆز ڕایان بێنین بێن ناو دێکانەوە کاتیان دیەکەوە بێگومان تۆ دوو لایەنی هەیە پۆزیتیڤ و نەگەتیڤ. ئەبێت تۆ واتس ریالیتی چی واقع چی شتێک نەگەتیڤە کە باش نییە هەمووی دەڕێژیتەوە چی شتێک پۆزیتیڤە باشە دەڕێژیتەوە. مەسەڵەن بۆ نمونە مابڵێن 10,000 مرد 10,000 مرد چی نەگەتیڤە کارێکی لێ کارزەکە ئاوێکی زۆری هەیە بەڵام پیس کراوە پیس بۆ ئەمە نەگەتیڤە درێژینگەیە. مەسەڵەن ئەشکەوتێکی لێ ئەشکەوتەکە پێش 40,000 ساڵ نێندەتای تێژیاوە ئەمان توانین بیکەنە شوێنێکی گەشتیاری زۆر زۆر گرنگ لە هەموو عالەمە بێ بووی کەچی پەروێز کراوە و گەشتیاری ئەچێ بێ پیسێکات و
هیچ هیچیان پێێنراوە ڕەنگە ئاساواری تریشی مامۆستا لەسەر جێم هێڵڕابێ کەوای کردی بە ئاساوارە کۆنەکان بشارێتەوە وایە چی پۆزیتیڤە لەوێ مەسەن ئەشکۆ دیڤای تایە لە هەزارمێت کە ئاژەڵی وای تیا ئەژێت نامێت لە باسیکەم دوێکەوە حەز ناکەم زۆر کەس بزانێ کەوا زۆر نایە بە و خەریکەی قاز دەکات و ئەبێ بپارێزێت ئەوە زۆر پۆزیتیڤە بۆ نمونێ ئێمە لە لای ڕانیە لە قورەگۆ لای دایچەیەکە ناو فەنیمنێکی زانستیمان دۆزیەوەتەوە کە قەوزە ئەبێتە بەرد کە لە جیۆلۆجی ئێمە پێش 40 ملیۆن ساڵ ئێمە بەردمان هەیە ئەڵێ ئەمە قەوزێ بێتە بەرد بە حەینیمانە بەڵام لێ دۆزینەوەتەوە ئێستا لە ئوسترالیاوە لە ئەمریکاوە لە ئەوروپاوە دێن سێرێکن بۆی کە ئەو تۆژینەمان کردووە اینجا گرنگترین شت لە ئێمە وشیاری گوندنشینەکانە و لاوانە کە بتوانن یارمەتی خۆیان بدەن نیشتمان پارێزن ئەمە هەنگاوێکی سەرەتاییە چی وای لێکردم من لە ئەڵمانیا ژیاوم و لە ئەڵمانیاش پرۆژەی وان بەڕێوە بردووە پێشبڕکێکی هەیە لە ئاستی پارێزگا لە ئاستی هەرێم لە ئاستی وڵات لە ئاستی ئەوروپا چ دەیەک باشترین دەیەکە بتوانێت خۆی پارێزێت ئەوەی کە کوێیکەیتەوە جایزەی دەنیە هینێ دەنیە هەموو ساڵێک ئەوەیەکەوە خەڵک بەشدار ئەبێ لە پرۆژەکان خەڵک بەشدار ئەبێ لە وشیاری خۆی و خەڵکی کەش کە خەڵکە وشیار بوو کە حکومەتیش بینی کە خەڵک بەڕاستی خەمی خۆیەتی ئەوش دەدەی پێشەوە ینی ئەوێ پەرزگا و قایمقامیەت و شارەوانی بدەی پێشەوە وزهات بێت پێشەوە ئەبێ بە هەردوو لەوە بێن چۆن توانین دێدەکان بە هاوڵاتی ناکرێت لە هەردوو لە ئەبێ بێت ئەو سەدێ دەسەرخات تۆ ڕاوند تەبیل دروستەکەنی بازنێک دروستەکەیت چیتە ئەندۆجێگەنێک پۆتەنشیال ئەنی چی ئەندۆجێنێک پۆتەنشیال ئەو پۆتەنشیالەیە کەوا ناو دێکەیە مامۆستایە مەلایە خەڵکێک تاوی کردووە خەڵکی دیەکەیە وەزیرێکە لە دیەکە لایک بووە ئیتر ئەمە نیە هێن سەرخەتەوە لەگەڵ ئەوسا کە خۆیان شتیان ئامادە کرد و پۆلیلیان کرد ئەوە باشە ئەوە خراپە چی بکرین باشە چێ چی بکە باشە ئەوسا مەجبورە بێ قایمقامێت و شارەوانی و وەزارەتەکانیش بێن پێشەوە ئەمە ینی لەسەرەوە بێتە خوارەوە ئەبێ لە خوارەوە بێتە سەرەوە ئەوسا بە شێوەیەک ئێمە ئەتیمادی کوردیمان لەسەر دیاتی خۆیان بێت بۆ خواردن و خۆراک نەک لەسەر تووچە و ئێران بێ ئەو دای خستلیمان چی بکەینمە ڕاستە دکتۆر دیارە چۆڵکردنی دوو خاڵم مابوو باش فەرم تەواویکە لایکی کەشەوە کە زۆر لای ئێمە گرنگە دراساتی استراتیجیە نەک شتی ئانی مەسەن نیسە شتێکی تۆ شتی ئانی شەکەینێمە مەسەن شاروخان باسێکە ئەو پرۆژەی ژینگێک لە زەرگی سلێمانی کردمان شتی استراتیجی درێژخایەن ئەمە پەروەردەیە کە بتوێت تۆ کە تۆ بتوێ شتێک بەدی بینی مەسەن دیموکراتیەت ئەوە نییە مەسەن گڵۆب هەڵەکەی تۆ بژێنەوە دیموکراتی پاکرد نەخێر ئەمە پەروەردەیە ئەبێت تۆ ناڵ لە خوێندگاوە فیری بکەیت چۆن دیموکراتی بێت چۆن جینگە پارێزێت چۆن بتوانێت وڵاتی خۆی چۆن نیشتمان پەروەری هەبێت کە نیشتمانپەروەری نەماوە لەم کاتێ زۆر کاڵبەتەوە ئەم جیلی ئێستامان ڕاستی پێویستمان بەوەیە ئەگەر مانی وڵاتی خۆیان پارێزین پێویستە نیشتمان پەروەریە ئەو پەروەردەیە لە ئێمە زۆر گرنگە بۆیە حەچی خوێندەکانەکە هەیە ئەم بەشدارەکەین بە تایبەتی لە پرۆژانەی کەوا پرۆژەی ژینگەن و شاگوڕخانی سابەسەکەت باشە دکتۆر دیارە لە قسەکان ئاماژەتان بەوەدا کە با بڵین ئەگەر بچینە گوندەکانیان تەواوی ناوچەکان خاڵی پۆزتیڤ و خاڵی نەگەتیڤیشەیە دیارە چۆڵکردنی گوندەکان لەلایەن هاوڵاتیانەوە کە زیدی خۆیانە کە ڕەنگە زەمانێک لەوێ ژیا بێتن ئابووریان لەوێ ببێت بژێوی ژیانیان لەوێ ببێت لە ئێستادا چۆڵکردنی پاساوی هەیە هۆکارەکەی دەگەڕێتەوە ئەگەر بچیت لیان بپرسین دیارە ئەکید ئەم پرسیارەکراوە لە توێژینەوەکانتانە بیانویان هەیە پاساویان هەیە کەوا گوندەکان جێ ئەهێڵن ڕەنگە هۆکارەکە نەبوونی کارەبابێ ئاوەدان نەکردنەوەی گوندەکان بێت ئێوە لە توێژینەوەکانتانە چۆن کارتان لەسەر ئاوەدانکردنەوەی گوندەکان کردووە یان ئەو خاڵانە چین کە هۆکارن بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکان تاکو هاوڵاتی ڕووکاتەوە گوندەکەی خۆی خۆی لە ڕاستیای ئەو بڵین هۆکارانی کەوا لە گوندنشینەکانەکە ڕوو لە شارەکان بکەن هەنێ پێداویستیەکە بۆ خوێندنە بۆ چارەسەکردنی نەخۆشیە بۆ پێداویستەکانی ڕۆژانەی کە لە گوندەکانە بەردەست نییە
بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەگەر بین ئیش لەسەر گوندەکان بکەین تاپان لە شەستەکانی سەدەی پێشووە دراسێ کراوە کە لە هەر سلێمانی لە سا 58 خەڵکەکەی گوندنشین بووە لە ئەوەی کە ئەمێنێتەوانەیە لە شارەکانە ژیاوە ئەوشی لە شارە ژیاوە بۆ بەرهەمەکانی ڕۆژانی پشتی بە گوندنشینەکان بەستووە بەڵام ئێستا هۆکارەکە پێچەوانە بووتەوە گوندنشینەکان هەموو ڕیان کردوتە شارەکان بۆ دەسەبەرکردنی ئەو پێداویستیانە بەڵام لە هەمان کاتە بوونی خەستەخانە و خوێندنگە و زانکۆکان لە شارەکانە ئەمە هۆکارێک نییە تەنها کەوای لە گەنجان کرد بێ ڕوو لە شارەکان بکەن زۆر شتی تریش هەیە مەسەلەن شوێنی کتێب خوێندنەوە مەسەلەن کات بەسەر بردن ئەمانە لە گوندەکانە نییە بەڵام گروپیان نییە کە دانیشن بەیەکەوە ئاڵوگۆڕی بیرۆڕا بکەن و پرۆژەی جوان بەیەکەوە دروستکەن هەدەفی ئەم پرۆژەی ئێمە ئەوەیە کە ئەو گروپانە دروستکەین کە ئەو گروپانە دروستکرا هۆشیاری دروست دەبێت کە هۆشیاری دروست بوو کار لەسەر هەموو ئەو خاڵاناکەن کە ئەوان هۆکارە بۆ ئەوەی ڕووبکەنە شارەکان طبعاً کەم گروپانە دروست ئەبێ تەنها پێک نەهاتووە لە گروپێکی دیاریکراوە لە هەموو ئاستەکانی تایە کەسانی بەتەمەنی تیا ئەبێ لە پرۆژەکە ئێمە کە پرۆپۆزەڵەکەمان نووسی کەسانی بەتەمەنی تیاکە شارەزایی و خبرێکی دیاریکراویان هەیە کە هەم لە ڕووی پاراستنی کەلەپور و کللتوری گوندەکەی خۆیانەوە هەم ئەو شارەزایانی کە لە کشتتوکاڵکردن و لە خبرەی خۆیان وەکو کەسانێکی بەتەمان بگوێزن بۆ نەوەکانی داهاتوو چونکە ئەم نەریتانە ئەگەر هاتوو ئێمە خاڵی لە خاڵە گرنگەکە کە ئەمانە ئیشی لەسەر بکەین پاراستنی کەلەپور و کللتوری ئەو گوندانەیە بە جوانی کە دەستکاری نەکری و خۆی بمێنێتەوە کە بەرەو کاڵبوونەوە بەدڵنیاییەوە چکە هەر گوندێکیش نەریتی خۆی هەیە ینی تەنانەت هەرەوە نیە بڵێن ئێمە تەعمیمێکی تەنها نەریتێک بۆ هەموو گوندەکان شتی زۆر جوان هەیە حتا لە قسەی لە قسەکردن لە دیالێکت بزە بە شێوازی جلوبەرگە ژیانکردنە جۆری خواردنە ئاڵگۆڕکردنی بیرۆڕایە ئەو شارەزایانی کە کەسانی ئەو ناوچانە هیانە بەداخەوە کە تەمەنیان بەڕێ ئەکردن و بەبێ ئەوە بگوێزێت و بۆنەوەکانیان کە ئەوان ڕوون لە شارەکان کردو لە هەمان کاتێ بێکارن لە شارەکانە ینی کە ئەوان ڕویان لە شارەکان و کێشەکانیان حل نەبووە ینی ڕوبەڕووی گرفتێکی گەورەتر بوونەتەوە کە بێکار ماونەتەوە لە هەمان کاتە ئێمە گوندەکانمان لە دەستداوە بەداخەوە ساڵانی پێشوو ڕژێمی پێشوو بە درێژایی 35 ساڵ ئیشی لەسەر ڕوخانی لادیەکان کردووە کە بە لێشا و ڕووبکەنە شارەکان و دیهاتەکان نمێنێ ئێمە ئەمانەوەی ئەو ئاڕاستەی پێچەوانە بکەینەوە بەرە گوندەکان ئاراستەکە بەرەو ئەوێ بەرین کە گوندەکان بکەینە شوێنی ژیانکردن و جارێکی کە بگەڕێتەوە ئەو بارودۆخەی پێشووت و باشتریشی بکەین وەکو دکتۆر ئاماژەی پێەیە ئیش لەسەر لایەنە باشەکانی بکەین و لایەنە خراپەکانی شاک بکەین باشوادارین سەرکەوتوو هیوادارین دیارە ئەم پرۆژەی وا باستان کرد ڕەنگە جگەل لە هاوڵاتیش پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە هەبێت دروستکردنی قوتابخانە یان دروستکردنی شوێنێکەوەکو باستان کرد کە گەنجەکان ڕووی تێ بکەن لە مرۆوە هاوکاری ئێوە یاخود داواکاریەکانی ئێوە لەلایانی پەیوەندیدار چییە لەم پرۆژەیە پێشەوەی کە بۆ پرسیار وەڵام دەمەوە حەزەکەم ئیزافیە بکەم کە زۆر گرنگە ئێمە نەهاتوین ئەو دیانە هەمووی ببژێنەوە ناشتنین بیکەین دەسات ئێمە نییە ئێمە 2 ساڵ 3 ساڵ بەردەوام بین لەگەڕێنە شەڕوهان باسی کرد زۆر ئینتەردیسپلینەری ینی زۆر فرەلایەن بە تیم مەسەن خەڵکی تیا ئەکۆلۆجیا خەڵکی تایە کەلەپورە هی مێژووە خەڵکی تایە تارەسازی خوێندووە خەڵکی تایە جیۆلۆجی خوێندووە ئەوە پارێزی خوێندووە ئەمانە بە تیم کارەکەین 2 ساڵ تا 3 ساڵ لەگەڵیان ئەبین تا خۆیان ئەگرنەوە ئیشی ئێمە نییە کەەوە بچین خوندگار دروستکەین یاخود مەڵبەندی تەندروستی دروستکەین بەڵام ئیشی ئێمەیە خەڵکە وشیارکەین پێکەوە لەگەڵ قایمقامیەت و لەگەڵ پارێزگای لەگەڵ وزارەتەکانە کە داوایە بکەن ئەو شتە بێت بە جۆرەی تەمەدی خۆی اینجا وە پرسیارەکەی جەنابەت کەوتت پێویستم بە چیە پێویست چۆن ئەم پرۆژەیە لە هەموو دیهاتێکە یاخود چەند دیهاتی بێکەوە کە بازنێک ئەکرێتەوە بازنێ دروستە بێت چۆن بتوانین دیەکەی خۆمان جوانکەین باشکەین شوێنی ژیان بێت ئەوسا ئەو پێڵە ئیندیجنگی پۆتێنشیال ئەکسۆگەری پۆتێنشیال چیە ئەوانەی کە لە درەوە دێن مەسەن لە مەحافەزە و لە وزارەتەکان دێن خەبی درەوە دێن کە یارمەتیماندەن چۆن بتوانین بە جۆرەی توانە بژۆری ئەو پارەی کە هەیە یا تەرخان کراوە بە شتێکی باش بەکاری بین نەک بە فڕۆی بین اینجا لێرەیە کە هاوڵەتی وعی هەبوو ینی وشیاری هەبوو کە هاوڵەتی زانی چی ئەوێت و یەکشی گرتەوە بە تەنیان نەبوو زۆر کەسێ حەزەکات گوندەکانیشە خەڵکی سپۆری زۆر تایە ئەوسا حکومەتیش دەی پێشەوە اینجا ئێمە باس بەحسی سلێمانی ناکەین
سلێمانی گرنگە بەڵام گەرمیان مەسلەی جیۆلۆجی هەیە کۆنە زۆر کۆنە ئەڵێ کابرای کەلای پرۆفسۆر هاودا 1950 نووسێتەوە کتێبێکی گەوری نووسێتە لەسەر ئاو دیێری عێراق و لەسەر ئاوی جێزەوی عێراق پرۆفسۆر هاودا ئەڵێ ئەو کەسانی کە ناوچەی گەرمیانیان بەدەستەوەیە عێراقیان بەدەستەوەیە ناوچەی گەرمیان ئەوەنە ئەرزەکەی بە پیتە یەکێک مادەی ئەڵزوی تێکەیت ئەتوانی هەموو عێراق بەدەستەوە بێت پێویست بە نەوتیش ناکات اینجا شتێکش جگەل لەوە ئێمە لە گوندەکانە شاخمانەیە ئەو شاخانە هەمووی سامای سروشتیە ئەتوانی بەکاری بێنیت بۆ دەیان سەدان کارگە کە بتوانین بەرهەم تێبێت گرنگ ئەوەیە خەڵکی لادیەکان خەڵکی لادێ کە لادێ بژێت شوێنی کاری هەبێت هەلی کار دروستکەی بۆ لادێ کە نەبووە ئەم زاری ئەنفالە و ڕوخاندنی 4000 لادێ لەلایەن ڕژیمی بەعسەوە وای لێ جەنگەکان و ئەم پرۆگرامە خراپانی UN وای لێکردین دیاتەکان بەڕاستی نەمێنێت و ئەبێ بهێنەوە ئەمە گرنگترین شتەکە ئەرکی حکومەتە و ئەرکی هەڵاتیشە و ئەرکی خۆشمانە دەستەکانتان خۆش بێت سواز بۆ ئامادەبوونتان و مێدەکەن پرۆژەکەتان جێی خۆی بگرێت و جارێکی دیکە گوندەکان ئاوادان بێت بابەتەکە قسەی زیاتری هەڵەگرێت بەڵام بەداخەوە کاتەرەوەندە دەخەڵویستمان باسی کەین بەڵام فریانەکە حتمما لە کۆنتاکتابین لەگەڵتانە بۆی کە بزانێت پرۆژەکەتان بەکوێ گەیشت و چی ئەبێت و ئەوەی بێمە شکرا حتمما هاوکارە بێت دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی پرۆفیسۆر پۆڵاخانە قاسەرۆکی دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی و هاوکات شاگوڵە بووبەکر مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە خێراتن ببورن بۆ کەمی کات لەوەی کە نەتوانرا بە تەواوەتی پرۆژەکە باس بکەن بەڵام هەرکۆ هاوکارم ئاماژەی پێدا و لە کۆنتاکت و پرۆژەکە بەکیو ئەگات بەردەوام بین و لە پرۆگرامی داهاتوتر بابەتی زیاتر دەخەینە ڕوو